سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ مانگرتنی بەهێزی کامیۆنداران و دەست بەسەرکردنی چەند شۆفێری بار هەڵگێر چالاکی دژبەرانی ئەعدام لە کەریم ئاوای سەقز دەست بەسەرکردنی سێ شارومەند لە ورمێ گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە کرماشان نەجەف ئاباد و سەراوان لە سێدارەدانی 7 بەندکراو لەوانە 2 زیندانی کورد لە چەند زیندانی ئێران برینداربوونی بەندکراوی کورد لە زیندانی تارانی گەورە دۆزینەوەی تەرمی پێشمەرگەیەکی پێشووی کۆمەڵی زەحمەتکێشان لە ئەهواز و مانگرتنی کرێکارانی کەشتی سازی لە بەندەر عەباس. مانگرتنی بەهێزی کامیۆنداران و دەست بەسەرکردنی چەند شۆفێری بار هەڵگرت. ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان کامیۆنداران لە چەند شاری دیکەی ئێران لەوانە بار هەڵگرەکانی پاڵاوگەی ئابادان پێوەست بە مانگرتنی سەراسەری هاوکارەکانیان لە شارەکانی کوردستان و ئێران بوون. بەپێی راپۆرتەکان کامیۆنداران لە بەندەرەکانی جنوب و شۆفێرانی بار هەڵگر لە پارێزگاکانی خوراسان، ئەردەبیل، تەورێز، ورمێ، کرماشان، هەمەدان، کوردستان، لوڕستان، عێراق، فارس، کرمان، خوزستان، ئیلام، سیستان و بەلوچستان پێوەست بە مانگرتنی سەرانسەری کامیۆنداران بوون. هاوکات ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ کۆتایی هێنان بە مانگرتنەکە دەستیان داوەتە سەرکوتی شۆفێران و لە شارەکانی سنە و شاباد 4 کامیۆندار بە ناوەکانی کاوە مرادیان، سدیق محەممەدی، ڕزگار مرادی و شەهاب دارابی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە 11 شۆفێری کرماشانیش لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون و هاوکارەکانیان لە بەردەم ئوستانداری خۆپیشاندانیان کردووە. چالاکی دژبەرانی ئەعدام لە کەریم ئاوای سەقز ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری سەقز دژ بە ئەعدامی بەندکراوان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجامدا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ژمارەیەک لە چالاکانی مەدەنی دانیشتووی کەریم ئاوای سەقز هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە لە دەوروبەری ئەو شارە چالاکیان ئەنجام داوە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دەست بەسەرکردنی سێ شارومەند لە ورمێ شەوی دووشەممە 5 جۆزەردان سێ شارومەندی خەڵکی شارۆچکەی زیوەی سەر بە ناوچەی مەرگەڤەری ورمێ بە ناوەکانی جەلال فەرەجی، ڕەعنا و ڕۆژان خووران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران. بەپێی زانیاریەکان هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی جەلال فەرەجی، ڕەعنا و ڕۆژان خووران ئەو سێ شارومەندەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستانیە. گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە کرماشان، نەجەف ئاباد و سەراوان ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان لە سێ ڕووداوی جیاجیای کاردا 3 کرێکار لە شارەکانی کرماشان، نەجەف ئاباد و سەراوان گیانیان لە دەستاوە و 4 کرێکاری دیکە بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکاری ماتۆڕبەند لە کرماشان بە ناوی ئارەژ ڕەسووڵی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لە دەستاوە. لە نەجەف ئابادی ئیسفەهان بەهۆی بڵاوبوونەوەی گازی کیمیایی لە کارگەیەکی نەقاشی ئۆتۆمبیل پیاوێکی تەمەن 50 ساڵ گیانی لە دەستاوە و ژنێک و کوڕێکی گەنج بریندار بوون. لەو ڕووداوەدا هەروەها 2 هێزی ئاگرکوژێنەوەش ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە لایەکی دیکەوە پەرستارێکی نەخۆشخانەی شارستانی سەراوان بە ناوی فەهیمە قادر شەهری بەهۆی گوشاریکاری گیانی لە دەستاوە. لە سێدارەدانی 7 بەندکراو لەوانە 2 زیندانی کورد لە چەند زیندانی ئێران ڕۆژی سێشەممە و چوارشەممە 6 و 7 جۆزەردان حکمی ئەعدامی 2 بەندکراوی کورد خەڵکی هەرسین و 5 بەندکراوی دیکە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانەکانی قەزەل حەسار، دسفول و خاش جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 4 بەندکراو بە ناوەکانی ڕەحیم ئەمیری، ئەمیر ئیبراهیمی،
عباس لەک و حجەت هەواسی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قەزل حەساری کەرەج لە سێدارە دراون. هەروەها دوو بەندکراو بە ناوەکانی ڕەزا عەبدولی و ئیحسان حسەین زەهی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی دسفول و خاش ئیعدام کراون. شایانی باسە کە بەیانی چوارشەممە سزای سێدارەی پێدران مەدەنی بە تۆمەتی سێخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی قەزل حەساری کەرەج جێبەجێ کراوە. برینداربوونی بەندکراوێکی کورد لە زیندانی تارانی گەورە. ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان ڕەزا ڕەمەزانزادە بەندکراوی کوردی ڕاگیراو لە زیندانی تارانی گەورە لەلایەن چەند بەکرێگیراوی ڕژیم درایە بەر لێدان و بە سەختی بریندار بوو. بە پێی ڕەزانیاریەکان سەرۆکی زیندانی تارانی گەورە چەند بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکانی ڕاستپاردووە تاکو ڕەزا ڕەمەزانزادە بدەنە بەر لێدان و ئەو بەندکراوە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ڕەزا ڕەمەزانزادە لە سەردەمی شۆڕشی ژینا لە شاری تاران دەست بەسەر و دواتر لەلایەن لەقی 28 دادگای انقلابی تاران بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرا. ناوبراو لە ڕێکەوتی 29 خاکە لێوەی ساڵی 1403 بۆ جارێکی دیکە پەروەندەسازی بوو کرا و ئەم جارە بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندە دشت بە ڕژیم بە 1 ساڵ زیندان سزادرا. دۆزینەوەی تەرمی پێشمەرگەیەکی پێشووی کۆمەڵی زەحمەتکێشان لە ئەهواز. لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی پێشمەرگەیەکی پێشووی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بە ناوی فاتمە ئیلیاسی لە دەوروبەری شاری ئەهواز بە سوتاوی دۆزراوەتەوە. فاتمە ئیلیاسی تەمەن 21 ساڵ خەڵکی گوندی بێسارانی سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە بووە کە پاش ماوەیەک پێشمەرگایەتی لە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان گەڕاوەتە ئێران و لە شاری ئەهواز نیشتەجێ بووە. لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی ئەو کچە گەنجە بە سوتاوی لە دەوروبەری ئەهواز دۆزراوەتەوە و بنەماڵەکەی بە ئاماژەدان بە پیشینەی سیاسی ناوبراو کۆماری ئیسلامی بە تاوانباری سەرەکی ئەو جەنایەتە دەزانن. مانگرتنی کرێکارانی کەشتی سازی لە بەندەر عەباس. کرێکارانی شاغڵ لە کارخانەی کەشتی سازی بەندەر عەباس ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان لە ناڕەزایەتی بەنەدانی داخوازی کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی کەشتی سازی بەندەر عەباس ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین. کرێکارانی ناڕازی پاش مانگرتن لە ناوەندی شێرکەت کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. خۆپیشاندانی خاوەن زەویەکانی سەوهانەک و مراد ئاباد لە بەردەم مەجلیس. ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان خاوەن زەویەکانی سەوهانەک و مراد ئابادی تاران لە ناڕەزایەتی بەنەدانی مۆڵەت بۆ دروستکردنی خانووەکانیان لە بەردەم مەجلیس ڕژیم کۆبوونەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ خاوەن زەویەکانی سەوهانەک و مراد ئاباد لە ساڵی 72 هەتاویەوە بەڵگەی مەحزەری زەویەکانیان وەرگرتووە، بەڵام شارەداری بە بیانووی قەدەغەبوونی سازکردنی خانوو لە بەرزایی 1800 متری دەریا ڕێگەی لە سازکردنی خانووەکان گرتووە. ناڕازیان ڕایان گەیان مەجلیس لەگەڵ مافیاکان هاودەستە و تەنیا مۆڵەتی دروستکردنی ویلا بە سەرمایەدارەکانی ڕژیم لە بەرزایەکانی دەوروبەری تاران ئەدات. وتنەوەی دروشت دژ بە حکوومەت لەلایەن بەندکراوانی زیندانی ئێڤین. ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان بەندکراوانی ژن لە زیندانی ئێڤین هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابوو ئیعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێی زانیاریەکان بەندکراوانی ژن هاوکات لەگەڵ 70مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابوو ئیعدام بە وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لەو کەمپەینە ڕاگەیاندووە. ناڕازیان بە کۆبوونەوە لە هەواخۆری زیندان سرودی شۆڕشگەێڕانەیان خوێندووەتەوە و داوایان لە خەڵکی ئێران کردووە پەیوەست بەو کارزارە بن و لە مانگرتن و کۆبوونەوەی کرێکاران، کامیۆنداران و چینەکانی دیکەی کۆمەڵگا پشتیوانی بکەن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە لاوان و ئاغاجەری. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی لاوان و ئاغاجەری ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، پێدانی ئەو بڕەپارە
لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان و ئوتریش. ڕۆژی سێشەممە 6 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی هانوفیر و وێن هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابوو سێدارە دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردووەتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران وێ ڕای پاڵپشتی لە مانگرتنی کامیۆنداران ڕایان گەیان ڕێژەی ئەعدامەکان لە ئێران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەگەر کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی کاردانەوەی نەبێت کارەساتی مرۆیی لە زیندانەکانی ڕژیم ڕوو ئەدات. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.